لە دوای ڕاپەڕینی گەلی کورد لە دژی زوڵم و زۆرداری بەعزدا لە 33 ساڵی ڕابردوودا لەژێر دەسەڵات و حکومڕانی پارتی و یەکێتیدا دەیان مامۆسای ئاینی و بانخواز و کەسایەتی دیار ڕوبەڕووی ڕفاندن و هەڕەشە و تەنانەت تیرۆرکردنیش بوونەتەوە ئەمە جگە لە دوورخستنەوەیان لە وتاردان. هەوڵی تیرۆرکردنیان دەدا بۆ نمونە یەکێک لەوانە مامۆستا جەمال هەرتەلی چاودێرێکی سیاسیش دەڵێت دەسەڵاتداران لە شاخ هەر خەریکی یەکتر کوشتن بوون و لە شاریش دەستیان لە کوشتنی زانایان نەپاراستووە. دوای ئەوەی کە لە 1991 ڕاپەڕین لە هەرێمی کوردستان ڕوویدا لایەنەکان هاتنەوە نێو شار زیمامی ئوموریان گرتە دەست بە تایبەتی هەردوو لایەنی دەسەڵاتداری ئێستا دەستیان کرد بە تیرۆرکردنی کەسایەتی و بەرپرسان هەتا دەگاتە زانایانیش لەبەر ئەوەی لە سەردەمی شاخ هەر خەریکی یەکتر کوشتن و ڕاوەدونانی یەکتر بوون هەر بەو عەقلیەتەش ئەوسا لە دوای ئینتیفاضەی لە شار حکومیان کرد کەواتە ئازادی بەڕاستی زۆر قۆرەق کرا زۆر بەرتەسک کراوە هەتا پڕیاندا زاناکانیش لەژێر سایە حکومڕانی ئەوان لە کاتی حکومڕانی ئەوان کۆمەڵێک زانای یا کۆمەڵێک مامۆستای ئاینی دانسقە لە هەولێر کوژران هەتا لە کوردستان لە شوێنی تریش. 29 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر هەوڵی تیرۆرکردنی زانا و کەسایەتی دیاری شاری هەولێر مامۆستا جەمال هەرتەلی ئەو کاتە و دوای خوێندنەوەی وتاری هەینی مامۆستا جەمال لەبەر دەرگای ماڵەکەی خۆیدا زیاد لە 75 فیشەکی پەیوەندرا و دەست بەجێ کوڕێکی بە ناوی عەبدوڕەحمان شەهید دەبێت و خۆشی بە سەختی بریندار دەبێت. دوای چەند ساڵێک و ئەنجامدانی زیاد لە دەنەشتەرگەری مامۆستا جەمال گەڕایەوە وتاربێژی کەچی بۆ جارێکی تر لەسەر وتنی حەق لە ساڵی 2011 بە یەکجار خۆی و دکتۆر ئەحمەدی کوڕی لە وتاربێژی دوور خرانەوە. ماڵمان لەو شوقەیە بووە لێرە لە خانووی کرێ بووین سەیرم کرد تەمەشای سەرجادەم کرد لەسەر لێواری ئەو ڕەسیفەی کە ئێستا ئەو لێ دوانە و دیمانەیە لەگەڵ جەنابەت ساز دەکەین بینیم بابم هەموو لەشی فیشەکی بەرکەوت بوو بە شێوازێک لێیاندا بوو تەمان 75یان لێ بەتاڵ کرد بوو ئاوە بە بەرزی ڕشاندبوویان لەسەری تەنها سەری سەلامەت بوو دەنا هەموو گیانی گولەی بەرکەوت بوو ڕەحم و بەزەی ئەویان نەبووکەوە مامۆستایەکی حەقبێژە و هیچ کاتێک نەیاری و ناحەقی لە بەرامبەر کەس نەبووە تەنانەت ئەوەندە بێویژدان بوون کە بابم لەو سەرهاتیە لە جادە پەڕیتەوە ئەوان چاوەڕێیان کردێ کە لەو بەری مزگەوت دێت سەلامی لێ کردوون جوابی سەلامەکەیان دایتەوە تێپەڕیون کە لەوان تێپەڕێ ئەو جەهاتینە ڕاستی ئەو ئاوا لە ناو سیارەکەەوە دەسڕێژی گولەیان کرد. لە هەولێر چەندین مامۆستای ئاینی تیرۆر کراون جا لە ناوماڵەکانیان بوو بێت یاخود لەسەر ڕێگە و لە سوچێکی ئەم نیشتیمانەدا ئەمە جگەلەوەی سەدان مامۆستای ئاینی تر لەسەر وتنی حەق لە وتاردان دوور خراونەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.